بەردەوام هەردەچین ئەم خولانە دەکەینەوە لەبەر ئەوەی وەرزش بەردەوام لە گۆڕانکاریدایە و لە پێشکەوتندایە هەرچەندە وەکو وانەکان دەخیندرێتن لە سکولی وەرزش، بەڵام دەبی ئاگادار بن لە پێشهاتەکان و گۆڕانکاریەکان. ساڵانە ئەم خولانە بە بەردەوامی دەکرێتەوە، ڕاهێنەری نێودەوڵەتی و ناوبژیان نێودەوڵەتی دێن ئەم بوارانە ڕوون دەکەنەوە لە مامۆستایان و قوتابیان. ئەم زۆرە خولە سێ ڕۆژی خایەن هەم نەزەڕێکەی هەبوو هەم عملیەکەش و ئیسفادەیەکی زۆرمان لەم زۆرە خولانە کرد. خۆی لە خۆیدا ئەم زۆرە خولانە زۆر پێویستن لە کۆمەلگای ئێمە لەبەرەوە ئەم زۆرە یاریانە یاریە کمن. یاریە دەکەوێتە سین و دەکەوێتە هند، ئەماش ڕێژەیەکی زۆری دانیشتوانی هەیە دەتوانم بڵێم پڕبینەرترین یاریە لە نێوان یاریەکان، بەڵام لێرە گرنگجێکی پێ نەدراوە، بەڵام لەو کۆتایانە لە کوردستان بە گەیشتنی چەندین یاریزانی بەتوانە بە پلەی باڵا لەسەر ئاستی عێراق و وڵاتە عەرەبیەکان ئەم یاریە بەرچاوڕوونیەکی تەواوی بەخۆیە بینەوە و پێشکەوتووە. بەهۆی کردنەوەی ئەم جۆرە خولانە هیوادارم بەردەوام بن و بۆی قوتابیان سوودی زیاتری لێ ببین و بەتایبەتی لەو یاری بادمینتۆن کە بە شێوەیەکی بەرچاو زۆر کەمە لە فاکڵتیەکەمان و